بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر کەسایەتی سری سورەیە ئۆندەر کە دوێنێ کۆچی دوایی کرد و ڕۆڵی لە پرسی ئاشتیدا و پرسی ئاشتی بەکوێ دەگات لە دوای کۆچی دوایی سری سورەیە ئۆندەر. گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد ئەمین پێنجێنی سیاسەتمەدار. مامۆستا سڵاوت لەبێ ئەم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. مامۆستا گەرچی ڕەنگە پەیوەندیەکی زۆر بەهێزتان نەبوو بێ، بەرکەوتنی زۆرتان نەبوو بێ، بەڵام لە چەند وێزگەیەکدا یەکترتان بینیوە ئێوە چیت هەیە بۆ ئەم کەسایەتیە؟ وڵا پێشم شتێ من سەرخۆشی خۆم لە هەموو هەڤاڵان و دەم پارتی و کەسوکاری بەڕێز سری سوورەیە ئەگەیەنم، هیوادارم ڕۆحی شاد بێ. ڕاستە منیش وەکو بڵێم لە کاتی پرۆسەی ئاشتی ساڵەکانی 2012 کە ئەوان شاندێک بوون ئەچون بۆ لای بەڕێز ئۆجەلان بۆ ئیمرالی و شاندی هەدەپ بوون و هاتن بۆ باشووری کوردستان و سەردانی بەڕێز خوا لێ خۆش بوو سەرکۆماری ئەوسای عێراق مام جەلالیانە کرد و ئەچوون بۆ قەندیل و ئەنجا لەو هاتوو چۆیە جاری زۆر جار منە چوم لە مەتار وەرمەگرتنەوەم هێنان بۆ خزمەت مام جەلالیا چوم لەگەڵیان بۆ قەندیل. لەوێ ئاشنایەتی و ئەومان لەگەڵ بەڕێز سوورەیە پەیاکردیان دروست بوو. زیاتریش کە ئێمە ئەو حەزیە کرد کەزانی من لە پارتێکی چەپایشم کردووە و تاریخێ مێژوویەکم هەیە لە حرەکاتی چەپی باشووری کوردستان و ئەویش خۆی هەر لە سەر لە گروپ و پارت و ڕێکخراوە چەپەکانی تورکیا بوو. ئەوەی کە من تێبینیەوە کرد لەم ئینسانە، خۆی ئینسانێکی خوێنەوار بوو، تێکۆشەر بوو، ئینسانێکی حتا بڵێ دڵسۆزی کورد و قەزیەی و مەسەلەی کورد بوو، ئینسانێک بوو زۆر سەرسام بوو بە عەبدوڵڵا ئۆجەلان و تێزەکان و نووسینەکانی عەبدوڵڵا ئۆجەلان، چونکە لە هەر ئاخافتن و قسەکردنەیەکە نووسینێک یا قسەیەکی ئەوی ئەهێنایە بە میسال. لەوە بۆم دەرکەوت کە بەڕاستی ئەو مخلیسی قەزەی کوردە و زۆر دۆستی بەڕێز ئۆجەلانیشە و دەریش کەوت لە نامەکەی دوێنێکە لە پرۆگرامی ستێرکا منش بەشدار بووم بڵاو کرایەوە نامەیەکی سەرخۆشی نامەی ناردبوو دەرکەوت کە ڕێز و مەکانەتی ئەو لای بەڕێز ئۆجەلان زۆر گەورە بووە و بە خەسارەتێکی گەورەی دانا کە دۆستێکی بەڕێز و دۆستێکی تێکۆشەری دۆزی کورد و دۆزی پەکەکەی لەدەستچوو و هیوایشی خواست کە ئەو لە دەستچوونی ئەو یان مەرگی ئەو نەبێتە هۆی سزبوونی پرۆسەی ئاشتی لە تورکیا و لە باکووری کوردستان. باشە مامۆستا ڕەنگە لە دوێنێەوە بۆ خەڵکێکی یاسایی کە دەزانن سری سوورەیە ئۆندەر بەڕەگەز کوێنی کورد نییە، تەنها ڕۆحێکی کوردانەیە بۆ خۆی تورکە، چی وای کردووە کە تورکێک ئەوها بیر بکاتەوە؟ زۆر جار ئێمە لێرە و لەوێ جاری وا هەیە کە ڕووداوێکی ناخۆش دەبینین پەیوەندیەکانی تورک و حکوومەتی تورکیا و کورد ئاڵۆز دەبێ دەڵێن هەموو تورکێک ڕەگەزپەرستە، ئەنی هەندێک لەم لێدوانانە دەبیستین لە هەندێک خەڵکەوە، بەڵام دەبینین بە هەزارانی وەکو سورەیە ئۆندەر هەیە کە کورد نین بەڵام زۆر ڕۆحێکی کوردانیان هەیە. خۆی بە حقیقەت بەگشتی ڕاستە لە ناو میلەتی کورد و ڕۆشنبیری کورد و حتا مێژوو نووسانی کوردیش وایان نیشان داوە کە میلەتی تورکی خەڵقی تورک بەگشتی بەعام دژی کورد و دۆزی کوردن، بەڵام ئەمەوە مانایەوە نییە کە هەموو تورک وایە. مەسەن لە تورکای ئیسماعیل بێشەکچی هەیە، ئیسماعیل بێشەکچی تقریبان 7 ساڵ بەبێ مبالغە 7 ساڵ لەسەر مەسەلەی دۆزی کورد لە حەبسخانە بووە و کتێبێکی دەرکردووە لەسەر کورد، لەسەر ئەو کتێبە بڵێن 4 ساڵیان حکم داوە. لە حەبسخانە کتێبێکی تری دروست نووسیوەتەوە لەسەر کورد و چاپی کردووە لە
نهاتۆتە دەرەوە 10 ساڵی تر حکومیان ناوە یا 5 ساڵی تر حکومیانە یعنی کەسی وەکو ئیسماعیل بێشەکسی هەیە لە تورکا کەسی وەکو جەنگی جارداریش تەمان لە ڕێگەی و هاتوچۆیە کە هات بۆ ئێرەوە چوو بە قەندیل و ئەچووە خزمەت مام جەلال من ئاشنایەتیم لەگەڵ یا پیاکرد جەنجیز ئەوە باش بوو کە زۆر تێکەڵ بووین و بووین بە برادر عەرەبیە زانی بە عەرەبی من قسم لەگەڵا کرد یعنی ئەم کەسانە هەموو ژیانیان تەرخان کردو بۆ خزمەتی گەلی تورکیا میلەتانی تورکیا و نیشتمانی تورکیا کە بەهی خۆیان ێزانن و دژی دیکتاتۆریەت و دژی فاشستیەت و دژی سیستەمە داپڵۆسیێنەرەکان یەک لە دوای یەک وەستاونەتەوە بە کتێب بەنووسین بە کردداری عملی ئەمانە لە ژیانی ئەوانە ڕەنگی داوەتەوە مەسەلەن چەندەها کەسی تر وەکو جەنابی دووتر لە تورکیا بەعام بەگشتی گروپە چەپەکان زۆربەیان لەگەڵ قەزەی کورد و دۆستی کوردن بەگشتی ڕۆشنبیرە گەورەکانیان دژی کوردنین یان ئەگەر دۆستی کوردیش نەبن دۆستی کوردنین ڕۆشنبیرە گەورەکانیان ڕۆمان نووسەکانیان مەسەلەن ئۆرهان پاموک بۆ نمونەیەکێکە لە ڕۆمان نووسە زۆر بەناوبانگەکانیان لەگەڵ هەموو قەزەیەکی کوردیا بووە و لە هەر حاڵەتێکە کورد مەسەلەن عەزیز نەسین پامۆک و کەسایەتی تر کە ئێمە بیزانی ناویان ئێستا حازر نەبێت لەمان بەڵام ئەمە ئەم زاهیرانیش هەیە هەنی بەڵام مەسەلەی سڕی کە مەوزوعەکەمان ئەوەیە سڕی خۆی هاتووە فعلەن ناو ئەو خەباتەی کە ئیش بۆ کوردەکەن لە کوردەکان لە گەلێک کوردی ناو خەباتەکە چالاکتر بوو لە گەلێک کوردی بەتاسیرتر بوو چونکە ئەو کە بوو بە ئەندام پەرلەمان ئەم دەورەیە بوو بە جێگری سەرۆکی پەرلەمان بوو بە جێگری سەرۆکی پەرلەمانی تورکیا ینی کەسایەتیەکی هەمووەکو شخصیت هەمووەکو ڕۆشنبیر هەمووەکو سیاست مەدار هەمووەکو تێکۆشەر و مناڵزلێک لە ناو مجتەمەعی تورکیا یعنی ئەو خەڵکێکی وا بوو کە لەگەڵ گەلی تورکیا و لەگەڵ هەژارانی تورکیا و زەحمەتکێشانی تورکیا ناویان نابوو ڕۆڵەی گەل کوڕی گەل یعنی ئەم کەسایەتێکی فرەڕەهەند بوو لە سیاست لە پەیوەندی ئیجتیماعی هەر ئەوەش بوو کە من هاتە ئێرە شەواندا ئانیشتین لە ڕێگەی متەرجیمە چەند کە تورکی ئەوە نییە بتوانم مناقەشەی سیاست و شتی واکەم بە تورکی بەڵام لە ڕێگەی متەرجیم و دانیشتین ئەو زۆری هەوڵە دابزانێ حرەکەی نیشتمان پەروەری لە باشووری کوردستان حرەکەی چەپی کورد بۆچی مەسەلەن پارتی کۆمونیستی عێراقی گەورەترین پارت بوو لە شەرقی ئەوسەتا لە ناو وڵاتەکانی وڵاتی عەرەبیە وڵاتەکانی ڕۆژهەڵات بۆچی وای بەسەرهات سەبەب چی بوو ئەنجام چی بوو ئایا ڕۆژێکە بێ کە چەپەکان یەک بگرن و حرەکەیەکی چەپ دروست بێ و کوردیژی استفادەی لێ بکە باشە مامۆسا ئێمە چەندە گرنگە ینی ئەم ڕۆحیەتە پەرە پێ بدەین پەرە بەم ڕۆحیەتە بین کە میلەتەکان ئێمە وەکو میلەت وەکو نەتەوە دوژمنی یەکتر نین ئەگەرچی لە شەڕیش دابین لەگەڵ حکوومەتەکاندا بەڵام وەکو میلەت ئێمە دوژمنی بۆ نمونە 7 ملیۆن تورک دوژمنمان نییە یعنی ئەم ڕۆحیەتە پەرە پێ بدەین ئێمە لەگەڵ حکوومەتەکاندا جاری وایە دەکەوینە شەڕەوە دەکەوینە نیزاعەوە دەکەوینە ناکۆکیەوە بەڵام وەکو میلەت لە نێو هەموو میلەتاندا بە هەزاران کەسی ڕزگاری خوازی تێدا لە نێو عەرەبدا ئەمانە هەن لە نێو تورکدا لە نێو میلەتانی تریشدا ئێمە ئەم هاوبەشیانە بدۆزینەوە یعنی لە نمونەی خەڵکی وەکو ئۆندەرەوە ئێمە بتوانین کاریگەری لەسەر شەقامی میلەتانی تر دروست بکەین وەڵا ئەوە پێویستە لەسەر هەموو کورد و لەسەر هەموو سیاسی و پارتی و عەقڵی سیاسی کوردی عەقڵی سیاسی کوردی لە باکوور ئەوەی تەبەنی کردووە نمونەیش بۆ ئەوەیە کە سەدانی وەکو مەسەلەن خۆ لێرەیش لە باشووری کوردستان عەرەب هەبووە دۆستی کورد بێ بەڵام هێزی سیاسی کوردی باشوور ئەو عەرەبەی نەهێناوەتە ناو ریزی خۆیەوە و
لەگەڵ خۆیان بیجوڵێنێ و ئەو ئیمکانیت و ئەو وزەیە کە هەیە بەکاری بێنێ بۆ خزمەتی قەزەی کوردی. بەڵام لە باکوور وانە لە باکوور ئەوەتە چەند نمونەیشمان هێنایەوە چەندەهای وەکو سڕی سوورەیە لە ریزەکانی حرەکەی کوردی باکوورە چەندەها جارێ هەر ئەسڵەن حرەکەی پەکەکە کە دروست بووە لە باکووری کوردستان لە قادە سەرکردەکانیەوە کەمالپیر و ئەوانی تر چەند کەسێکی هەر بەڕەگەز تورکن و تورک بوون و ئێستش دۆران کالکان خۆ تورکە. بەڵام ئەوەتە وەکو پێشمەرگەیەک و گریلەیەکی کورد 30 ساڵە بەو شاخانی کوردستان و خەبات بۆ کوردەکە. بەڵام ئەمە لە چی هاتووە لەوەی کە ئەوان ئەساساً عقلی سیاسی باکوور یا کوردەکانی باکوور توانیان ئەو کەسانە احتیوا بکەن ئەو کەسانە ئامێز بگرن و لەگەڵ خۆیان بیخەنە ڕێڕەوەکە. نمونەی واقعی کە هەموو دنیای ئەترافی پێکرد لە ڕۆژاوە هێزی سووریای دیموکرات بەشی هەرە زۆری عەرەب و مەسیحی و چەرکەس و ئەو نەتەوانن کە ناو هێزی سووریای دیموکراتی بەڵام لەژێر سەرکردایەتی کووردا و لەژێر چەتری سیاسەتی کووردا ئەوە تەخەباتیان کرد و گەورەترین نمونەی شەڕی بەرخۆدانیشیان پیشانی هەموو دنیا لە شەڕی داعش مەسەلەن. خۆ ئەوانەی شەهید بوون 10,000 شەهیدی ڕۆژاوا هەیە لە شەڕی داعش لەو 10,000 6,000 لە میلەتەکانی ترن کە لەوێن. بەڵام عقلە سیاسیەکە توانی ئەوانە کۆ بکاتەوە بەکاری بێنێ پێشیان بخە ڕۆڵیان بۆ دەرفەتیان بۆ دروستکە. ئەوە کراوە ئەو قسەی تۆ ڕاستە پێویستە میلەتی کورد ئێمە کە مەسەلەن لە ڕۆژهەڵات هەموو فارس دژمنی کورد نییە. پێویستە هێزی سیاسی و عقلی سیاسی کورد و خەباتی سیاسی کورد لە ڕۆژهەڵات استیفادە لە میلەتەکانی وەکو ئازەری بکە وەکو فارس بکە. بەڵام ئەم هێ عقلی سیاسی باکوور توانی ئەوە تەطبیق بکە نمونەی ڕۆژاوای شێمانیەوە ئەم کەسایەتیانە ژۆکو سری سوورەیە جەنگی جاندار ئیسماعیل بێشەکشی ئەمانیان هێنە ناو کۆڕی خەباتەکە و ڕۆڵیاندایە و قسییانە پێشە و خۆیان لە دوایان واڕۆن. ئەمە عقلێکی منەوەرە عقلێکی گەشببینە بۆ پاشەڕۆژی قەزیەکە بۆ پاشەڕۆژی دۆزەکە کە خەباتی بۆکە. باشە مامۆسا ئەندەر خۆی نەخۆشی هەبوو نەخۆشی دڵی هەبوو بۆ خۆی زۆرجار لە چاپێکوتنەکانیشە باسیەوەی کردووە کە نەخۆشی هەیە بەڵام کۆچی دواییەکەی لەم کاتەدا هەندێک گومان دەخەنە سەر کۆچی دواییەکەی بە تایبەت ئەم جۆرە لە مردنە بە نەخۆشی ینی لە مێژووی تورکیادا لە پێشتریشدا هەبووە. ڕاستە خۆی هەر مەسلەیەکەیە لای کوردەکانی باکوور ئەوەی بچێتە ناو قەزە و هەوڵی چارەسەری قەزەی کورد بە ئەبێ ئاگای لە خۆی بێ لە هەموو بابەتێکەوە. مەسەڵەن خۆ ئۆزال ئەوەیەکی سەرکۆماری تورکیا بوو لە مەرکەزی قووەتەوە لەگەڵ بەڕێز ئۆجەلان کەوتە گفتوگۆ و بەڕێز خوا لێ خۆش بوو مامجلالیش ئاگادارە لە ئەوڵەوە تا ئاخیر و جەنگی جانداریش ئەوانەی وەکو نووسیوە تۆوانندێکی وەکو کتێب. ئۆزال هەوڵی دا مەسەلەی کورد چارەسەر کا باشتی هەر ئەوەی وتی ئەم مەسەلەی پەکەکە و کوردە لە باکوور بە شەڕ چارەسەر ناکرێت پێویستە ڕێگەیەکی تر بدۆزینەوە ئەویش دیالۆگ و بەسلمی باشتیە. ئەو بوو ئۆزال دەرمانخوات کرا چونکە هەتا ئیستەش دەوڵەتی قوڵ لە تورکیا ڕۆڵ ئەبینێ لەم مەسەلە ئەساسیە گەورانەی کە گۆڕانکاریە گەورانی کە لە تورکیا هەیە ڕۆڵ ئەبینێ. لەبەر ئەوە ڕێگەیان نەداوە ئۆزالیان دەرمانخۆجا بۆ تاریخ من ئەو وەختەی کە ئۆزال دەرمان خوارد کرا من لە بێقا بووم لە خزمەت بەڕێز ئۆجەلانە بوو وتی ئەوە ئۆزالیان دەرخوارد کرد ئەبێ ئێمەش ئاگەمان لە خۆمان بێ نێرە و کات هەر ئەو کاتە ئەو تەنبیه بووتی دەوڵەتی قوڵ تا ئیسش دەوری ئەساسی ئەبینێ وفعلەن ئەو قسەی بەڕێز ئۆجەلان ڕۆژنامەکان جا هەر گرێدراو بەوە بۆ تاریخ ئەماڵێم لە وەختا ئێمە چوین بۆ ئەمریکا شاندێک بووین چوین بۆ کۆنگرس و چوون بۆ لای سەرۆکی نەتەوە یەکگرتوەکان
ڕۆژنامەی واشنگتۆن پۆست هات لەگەڵ من و عیسمە شەریف قسەی کرد و زیاتر لەگەڵ من کە زانی کوردی عێراقم ئەو وەختە مەسەلەی عێراقی لەسەر ساحەی سیاسی بوو زۆر ڕووی کردە منوتی ئەڵێن عەبدوڵڵا جەلان ئەڵێت ئۆزال دەرمان خوارد کراوە تۆڵێکی وتم ڕاستە چونکە ئەو جەلان ئەو قسەی لە خۆی نەکردووە و من لە بێقاع بووم کە ئەو قسەی کردووە و ڕاستەکە وایە ڕۆژێک ئەوە بوو پاش 20 ساڵ ژنەکەی و کوڕەکەی ئۆزالیان لە گۆڕ دەرهێنا چونکە مەسلەیە بوو بە مەسلەی میدیاکانی بوو ڕای گشتی فعلەن دەرکەوت بوو لە مووی قژیەوە گەشتنە ئەو ئەنجامەی کە ئۆزال دەرمان خوارد کراوە جا ئەمە هەیە بەڵام من لەبەر ئەوەی پرسیارەکەم وا بکە مامۆسا ئێستا ئەم جارە حەز ناکەیت جۆرێک لە جیاوازی هەبێ لەبەر ئەم جارە پرسی ئاشتی وا دەردەکەوێت دەوڵەتی قوڵ لە تورکایە دەست پێشخەر بووە ینی بۆ نمونە دەوڵەت باخچەلی ئەردوگان لە پشتیەوە بێ ینی لە پشتی پرسی ئاشتیەوە بن دەوڵەت بە گشتی ینی حەز بکا بۆ پرسی ئاشتی من ڕۆژ لەم کەناڵەیە بوویان لە کەناڵی هەر بوو یەکەم جار ئەوە مدووتم من گومانم هەیە لەمە بەڵام ئەمەلێک کە لای خۆمەوە حسابی بۆەکەم ئەوەیە ئیسە دەوڵەتی قوڵ هاتووە مبادرەی کردووە باخچەلی هات یەکەم جاروتی پێویستە ئێمە لەگەڵ کوردەکانە ئاشت بینەوە چووە پەرلەمان تەوقەی لەگەڵ ئەندام پەرلەمانە کوردەکان کرد و تەسریحیدا یعنی قسەیەکی گەورەی کرد باخچەلی وتی ئەو تورکەی ئاخر باخچەلی مفەکر و بیرمەندی فکری تورکیزمە لەوێ و بەڕێوەبەری دەوڵەتی قوڵە لە تورکیا هەتا ئیسەش هەرچەند لەگەڵ زۆر ناوێرێ لەبەر ئەردۆگان هەندێشت بکات بەسەر بەخۆی مهم ئەوەیە باخچەلی کە خاوەنی دەوڵەتی قوڵە و کە بەڕێوەبەری دەوڵەتی قوڵە و کە شتە چارە نووسازەکان کە علاقەی هەبێ بە تورکیا و وەتەنی تورکیاوە هەبێ ئەو تەختیتی بکە ئەو هات مبادرەی کرد بۆ مەسەلەی ئاشتی ئەوە ئەمەلێک ئەدا بە من لەگەڵ ئەوەیشە بەڵام هەتا ئیسش مەسەلەی ئاشتی زۆر بە سستی ئەڕوا و ئەمڕۆ پرسیارشان لێ کردم ئایا وەفاتی سڕی هەبێتە هۆی لە ناوچوونی یا دواکەوتنی ممکنە تەگەرەیەک بخاتە سەر بگومان من ژۆ پرسیارەمەیە تا کەسایەتێکی تری وا دێتەمەیان هەیە ئێستا سەرۆکی دەمپارتی کەسایەتیە سیاست مەدارە گەورەکانی ناو دەمپارتی ئەوانە ئەتوانێت جێگەی ئەو بنەوە ئەحمەد تورکیش دەرنەخۆش باخچەتیژی ستە لە قەسەخانەیە یعنی ئەو سێ قوتبەی کە ئەیانویست ئەم پرۆسەیە بەڕێوەبەرن لەو حاڵەتان ئەوەیەکیان وەفاتی کردەوەوانی تری شەڵا تەمەنیان درێژە بێ بەرحاڵ وەفاتی سڕی سوورەیە نابێتە هۆی پرۆسەکە لە ناو بچە یا پرۆسەکە نەمێنێ چونکە وەکو وتمان دەوڵەتی قوڵ لە پشتی پرۆزەکە خۆ مەسەلەی باخچەلی کە هات و ئەم قسەیە کرد ئەو زانایە معلوماتی زۆرە ئەو حیزبەکەی ئەو چەند ساڵ حکومی کردو لە حکوما بەشدارن لە دەستگا استیخباراتی و هەوڵگەرەکانی تورکیا ڕۆڵی ئەساسیان هەیە حیزبەکەی حرەکەی نەژاد پەرستەکان ئەو ئەزانێ ئەو گۆڕگاران کاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەدەسەوە بکرێ و ئەیانەوێ بیکەن تورکیای ژەگرێتەوە ئەوە ئەیەوێت پێش ئەوەی تورکیا وەکو سووریا و عێراقی لێبێ چونکە پرۆگرامەکە وایە ئەبێ ئێران و تورکیاش وەکو سووریا و عێراقی لێبێ دووچاری شەڕی ناوخۆی بێ دووچاری وێرانکردن بێ تووشی ئەوە بێ کە کارێکی وا لەم دوو وڵاتەدا ڕوو بدا کە بە سەدان ساڵی تر بە دەیان ساڵی تر خۆیان نەگرنەوە ئابووریان تیا بچێ علااقاتی کۆمەڵایی تیا بچێ وەزعی سیاسیان خراپ بێ وەزی عەسکەری و هەواڵگریان تێک بچێ ئەبێ ئەمە پرۆگرامەکەیە بۆ ئەم پرۆگرامەش جێبەجێ بکرێت لە شەقی ئەوسەتا تێکچوونی ئەم وڵاتانە لە هەر پارچەیە کوردی تایە کورتیش ڕۆڵی هەیە
لە شەڕکردن لە تێکچوونی ئەم وڵاتە لە ئاشتی بۆ وڵاتەکان کورد ڕۆڵی هەیە. ئەمەی کە ئەم پرۆگرامیان دروست کرد یانەوێت تەطبیقیهێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باخچەلی ئەمە باش دراسی کردو ئەزانێ ئەوێ پێش ئەوەی کە تورکیاش دووچاری ئەو وەزعبێکە لە عێراق و سووریا هەیە پێشەوەی ئێرانیش بکەوێتەوە حاڵەتەوە ئەوان بەرگریەک لە خۆیان کەن ئەویش ئەوەیە کورد ئاش بکەنەوە کورد بکەن بە بەشێک لە پرۆژەکەی خۆیان بۆ پارچە نەبوونی تورکیا بۆ وێران نەبوونی تورکیا ئەو لەم مەسەلە قەومی و نەتەوەیەکەوە بیرەکاتەوە بەڵام تورکای بۆ گرنگە تورکیای بۆ بگران بەڵام سیاست مەدارەکانی تری ناو تورکیا ئێستاوەکو بەڕێز ئەردۆگان و هاکان فیدان و کە ئەوانە ڕۆڵی ئەساسیان هەیە لە هەموو شتەکانە ئەمان تەنها بیر لە سیاسیەن بیری لە قەزیەکەکەنەوە ئەڵێن با پەکەکە لە ناو بچێ با قەزەی کورد نەمێنێ ئەو وەختە تورکیا ئەتوانێت بە ئیسراحەت و بە ئاشتی بژی حەقیقەتەکە وان نییە باخچەلی باشە زانێ کورد ئەتوانێت تورکیا بگەێنێتە حاڵەتێک وەکو عێراق و سووریا و کورد ئەتوانێت ئاشتیش بەرپا بکە لە تورکیا و بە ئاشتی بژین وڵاتەکان پێشخەن ئەگەر بێت و چارەسەری کێشەکەیان بکرێت. مامۆسا هەر پێویست بە پرسی ئاشتی وا دەردەکەوێت لە ناو خەڵکا کەمێک ینی بربەس هاتبێتە پێش یان پرۆسەکە بە خێرایی بەڕێوە ناچێ وەکو لە سەرەتاوە باسی لێوە دەکرا ینی پرۆسەی چەکدانانەکە و هەنگاوەکان بۆ ئەوەی کە پرۆسەی چەکدانان بەڕێوە بچێ ینی هیچ هەنگاوێک لەلایەن دەوڵەتی تورکیاوە ناویندرێ بەکردداری بەکردداری نابینرێ و سەبەبەکەش ئەوەیە کە سست ئەڕوا بەڕێزوە جەلان داوای کرد لە پەکەکە کۆنگرە بگرن لە کۆنگرەکە بڕیار بگرن چەک بدابنێن یا داینەیەن لە حیزبەکە نوێ بکەنەوە خۆتان هەڵە شوێنن بە سیستەمێکی تر بە سلووێکی تر دابمەزرێنەرەوە. برادرانی قەندیلیش ئەڵێن ئێمە لەکوێ چۆن کۆنگرە بگرین کە هەموو ڕژێت تایارە و درونی تورکی بەسەرمانایەت و ئەسوڕێتەوە هەر ڕۆژێش ئەشکەوتێ دۆڵێ نەواڵێ ناوچەیەک بەردومانەکە ئەنواعی چەکی تازەی حتا کیمیاوی و چەکی قەدەغەکرا بەکارهێنێ بەسەر خەڵقی سپیلی ناوچەکە چۆن کۆنگرە بگرین ئەمە یەک زەمانێک دووهەم کاکە خۆگاڵ هەموو ڕۆژێ وەزیری دیفاعمە خۆم جێمە لێیاڵێ پەکەکە با چەکەکانیان دانێن و تەسلیمی دەوڵەتیکەن و لەو شاخانە مکەبەریان داناوە چونکە زۆر سەنگەری پەکەکە و دەوڵەتی جەیشی تورکی هەیە چەند کیلۆمەترێک دوورن لە یەکترەوە بە میکرۆفۆن هاوارەکەن چەکەکانتانانێ خۆتان تەسلیم بکەن لە ئەو ڕۆژە بەیانیان بەڵاو کردو ناوچەی بەیانیان بڵاو کردوەکو زمانی حکوومەتی عێراق کای و وەرت خۆت ئەمە مەسەلەی چارەسەری نییە ئەمە پرۆژەی چارەسەری نییە ئەمە نەخشە ڕێگای چارەسەری نییە با بێن وەفدێکی عسکەری بچن خۆ لە پرۆسەی ئاشتی پێشووە وەفدێکی عسکەری ئامادە بوون بێن بۆ قەندیلی دوایی تێکیاندا با بچن لە قەندی دابنیشن لەگەڵ سەرکردە عسکەریەکانی کورد بزانن چەک چۆن دابنێن و بە چ ڕێگەیەک ڕێگەیچە کاکە خو گاڵتە نییە 15,000 چەکدار هیوایان هەیە 20 ساڵ 30 ساڵە بۆ شاخانەوە سچەکە فڕێەوە بێت خۆی تەسلیم کە و بێخەنە حەبسخانە 20 ساڵی حکوومەت ئەمە نابێ ممکن نییە شتیوە ئەمە پرۆسەی ئاشتی و چارەسەری نییە و بە حەقیقەتیش ئەوەی کە من لە سیاسەتی پەکەکە و تێگەیشتم و چەندها ساڵە لەگەڵیان تێکەڵم چەک دانانێن بەم شێوەیە ئەو چەکەی هەریان گرتووە یا مردن یا ئەبێ لە ڕێگەیەکی سیاسی و زمانێکی دووەلی و لەسەر ئوسوسێکی تایبەتی باسی چەکدانان بکە خۆوانی زۆربیان گەشتونەتەوە قەنەعەتە کە خەباتی سیاسی ئیسە بە تەئسیرترە بۆ قەزی کورد خەباتی سیاسی دیپلۆماسی ئەو جۆرە خەباتە تەنها بۆ پاراستن و بۆ ئیسپاتی وجود ماونەتەوە لێرە بەڵام خۆ ئەبێ نەخشەیە ڕێگا ئەبێت دەوڵەت ئەوان داواکەن با دەوڵەتی با ئەمریکا کە لە ناوچەکەیە و حکومی مەسەلەکانەکە لێرە با ئەمریکا با فەڕەنسا وەکو لە ڕۆژاوە
زۆرێک لە چاودێر بێ نێوان ئەمریکا و فەڕەنسا لەگەڵیان بن حتا بۆ هاتنی مەزلوم بۆ باشووری کوردستان ئەوان لەگەڵیان نابوون ژەنەراڵ و سیلاحی ئەوان و تیارەی ئەوان با ئەمریکیەکان فەڕەنسیەکان با ئومەمی متحیدە بێنە سەرخەت با کۆنگرەی ئیسلامی مەسەلەن با بێنە سەرخەت ئەوانە کە حکوومەتی ئیسلای تورکی حکوومەتێکی نەزعی ئیسلامیە با کۆنگرەی ئیسلامی بێت هێزێکی نێودوڵەتی لە بین نابێت چاودێر بێ ئەمەیە بۆیەوەی سزبوونی قەزیەکە بەڵام ئەوەی کە بێنەوە سەر ئەسلی مەسەم مەوزوعەکە وەکو لە ناو خەڵکایە بە وەفاتی هەواڵ سڕی قەزیەکە کۆتایی نایە و پرۆسی ئاشتی ناوەستێ بەڵام ممکینە تەگەرە و هەندێک سستی زیاتر پێکۆ بینێتە جێگەی خۆیگرێت. زۆر بەڕێز مامۆستا محەممەد ئەمین پێنجێنی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ ئێوەی زۆر سپاس بە خێراتی سەرسەر و سەرچاو.